تەوەری دووەمی پرۆگرامەکەمان باز لەوە ئاسایشی خۆراک دەکەین دیارە بە هۆکاری کۆرۆناوە هاوکات جەنگی رووسیا و ئۆکراین ئەمە کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک دروست کردو و پرسێکی دروست کرۆ بە تایبەتی لای ئەو وڵاتانەی کە با بڵێن بەڵێ تازە پێشکەوتن و لە وڵاتانی دراوسێوە خواردن و پێداویستی دێنن تایبەت بەم بابەتە و پرسی ئاسایشی خۆراک لە ئێستادا تا چەندە لە مەترسیدایە میوانداری زۆر بەڕێز هیوا ساڵح محەممەد پسپۆری ئاسایشی خۆراکمان کردو کە لە سۆدەی بەیانی کورسات نیزلامان ئامادەیە زۆر بە خێراتی بەڵێ بە شێوەیەکی گشتی پرسیاری یەکەممان دەمەوێت بازەوە بکەم لە ئێستادا شەڕی نێوان رووسیا ئۆکراین هەروەها با بڵێن کۆرۆنا کە چەند ساڵی ڕابردوو هەبوو ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئاسایشی خۆراک لە جیهاندا دروست کردووە؟ ئاسایشی خۆراک دەستەواژەیە کە باسێکی کورتی بکەین لە سەرەتای هەفتاکانەوە دروستکرا کۆمسیۆنێکی لە بینی هەردوو ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵ جیهانی خۆمان پێڵین فاو بە هەڕوون بێت کۆمسیۆنە دروستکرا ئەم دەسەواژیان هێنایەکایەوە کە خۆراک پێدانی مرۆڤە بۆ هەموو کار و چالەکیەکانی ئینسان مرۆڤ لە هەموو کات و بارێکە یعنی کات بارەکەش باسی نەخۆشی بڵاوبوونەوەیە باسی جەنگە باسی لافاوە باسی وشکە ساڵیە بۆ هەموو زیندە چالایەکانی لەشی ئینسان بەڵێ لەم کاتەشا دوو خواردنی ئەساسیان دانا وەکو خۆراکێکی ئەساسی بۆ ژیانی مرۆڤ بۆ بەردەوامبوون بە ژیانی مرۆڤ ئەویش گەنمە لەگەڵ ڕۆنا کە ئەو ژەمان باتە ناو جەنگەی تاڵی ئۆکرانیا و رووسیا کە هەردووکیان سەبەتەیەکی خۆراکی بوون بۆ ئەو دوو بەرهەمە بە تایبەتی بۆ ئەوروپا و بۆ کوردستانی خۆشمان و بۆ وڵاتانی عەرەبیش بەڵێ بە سەریعی زۆر بە خێرایی نرخیشتومە بە تایبەتی ئەو دوو بەرهەمە سەرەکیە لە بازارەکانە گران بووە ئەمیش بەڕاستی ئەگەر ئێمە خۆمان و کوردستانی خۆمان ئەگەر پشتمان بە کشتتوکاڵی خۆمان بەستایە ئەو تاسیری نەبوو چکە ئەرزێکی بە پیتمان هەیە و لەباریشە بۆ ئەوەی کە بەرهەمەکانی کە پێ ئەڵەن سید ئۆیڵیانی ئەو بەرهەمانەی کە زەیتیانە دەرێنە بۆ نمونە گڵۆ بە ڕۆژە زۆر لەبار بە سولالەیە لە گڵۆ بەشیان دیاری کردایە پیان کردا بە بەرهەمێک بۆ بەرهێمێنانی زەیت بە تایبەتی زەیتی گڵۆ بە ڕۆژە. بەڵێ وەک دەزانین ئەم جەنگە کاریگەری ئابووری لەسەر بەگشتی جیهان دروست کرد بۆ وڵاتە تازە پێگەیشتوەکان یاخود ئەو وڵاتانی کە تەنها بەکاربەرن وەک لی بەرهەمهێنەر لە وڵاتەکەی خۆیانە هیچ پیشەسازیەکی خۆیان نییە تەنها خواردن یاخود کەلوپەل هاورداگەن مەترسیەکانی بۆ سەر وڵاتانە چییە بێت؟ مەترسیەکانی زۆر زیاترەکە تۆ ئەگەر ئاسایشی خۆراکت نەبێت بۆ نمونە ئەو بەرهەمە خۆراکیانی کە تۆ ڕۆژانە پێویستە پێێتی هیچگەل لەوەی کە تۆ ئەڵی ئەم دوو ئەساسی دامەناوە گەنم و ڕۆن وەکو ئەساسی دامەناوە خۆ ئەم دووانە پرۆتینیان لاوازە تۆ چیدە ناو کۆمەڵ شتی ترەوە نەوت بەجمعی نەخۆشی بڵاو بێت و کەم خۆشیان هەمویان درێژخایان بۆ نمونە یەکێک لەوانە بەدخۆراکیە کە تۆ ئەم دوو خۆراکی بە مناڵێک تووشی بەدخۆراکی بێ کاوە شێرکۆر و مەرەسمە دروستە بێت ئێستا لە وڵاتەکانی کە مەسەرەن بەسێتیان تیا بڵاوە خۆراکی پێویستی بۆ تێربوون توێگە بەڵام چۆنایەتی پێناگەعنی ئەو خۆراکی کە خیمی غیزایی بەرزەکە پرۆتینی کە پرۆتینکی پێ وترێت یەکەی دروستکردنی خانەکانی لەشی ئینسان ئەوەی پێناگە مەسەرەن لەباربوون زۆرە بێت ئەمانە هەمووی مشکلی ئەمجارە کولفە زۆرە بێت ئابووری وڵاتەکە داهاتەپێت ئەگەر ئێمە قسەیەک هەیەڵە ئەگەر $1 لە سەلامەتی خۆراکە سەر بکەیت $6 لە خەسخانی شار و لە خەسخانی هیوا و لە خەڵەتگەی پیری بۆ گەڕێتەوە ئەمە داتەپینە ئەنجە بەتاڵە لە وڵاتانی کە ئاسایشی خۆراکیان پارێزانێ بەتاڵە زۆرە بێت مشکلە کێشەی تر زۆرە بیانی ئەگەر ئاسایشی خۆراکە پارێزانە بێ ئاسایشی نەتەوەی پارێزان نابێ تاگات ئاسایشی خێزانیش. ئەفو هەنار بە شێوەیەکی گشتی با بڵێن ئاسایش خۆراک لەوەی ڕەنگە کاریگەری لەسەر ئەو وڵاتانە هەبێت کە تازە پێگەیشتون ئێستادا دەبین کاریگەریەکانیشی لەسەر وڵاتانی ئەوروپایە بۆ کاریەمە بۆچی دەگەڕێنیتەوە وەکو پسپۆرێکی ئاسایش خۆراک لە کاتێکا کە وڵاتانی ئەوروپا بازەوە کرا وڵاتانی پێشکەوتون و دەکرێت پشت بە خۆیان ببەستن لێستا گۆڕانی مەناخی زۆر دەوری هەیە مەسەرەن هەندێک وڵات هەیە گونجاو نییە بۆەوەی کە بەرهەمێکی خۆراکی مەسەن وەکو گەنم بەرهەم بهێنێتەوە ئەگەر چیتە بازار یا هەر خانمێک لە ماڵەوە سێریکەی
چەندین بەرهەمی دروست کردووە یا لە چەندی بەرهەم لە بازارە هەیە کە سەرچاوەکەی گەلمە بۆنمونە پسکیت بەنمونە کێکەکان بوونەوە کولیچ ئەمانە هەمووی خۆراکن ئەمە پیشەسازی خۆراک ئەبێت لە پێشە ڕۆمەتریاڵەکەی بەرهەمە سەرەتایەکەی بیهێنیتە بەرهەم ئەمجا ئەتوانی بەسەرەن وڵاتێکی وەکو ئێران کرد لە ساڵەوە پێنجی خۆی ئاسایشی خۆراکی خۆی دابی نەکات ئەوە بۆ عالم ناتوان پێن بارزە بەڕاستی ئەمە ئاسایشی خۆراک ئەگەر علی باسی ئاسایشی خۆراکەی لە ئاسایشی پێش ئاسایشینەتەوەی یۆچکواگەر ئەگەر پێشی نەکەوت پێشان بەشانیشی بڕات ئەبێ ئاسایشی خۆراکی پارێزرا بێت ڕاستە وڵاتانی ئەوروپا ڕاستە وڵاتی پیشەسازی گەورە گەوریت هەیە بەڵام یعنی زروفی مەناخی ئەو وڵاتانە گونجاونیە بۆ ئەوی خۆراکە سەرەتاییەکە یەسەن وەکو ڕۆمەتریاڵەکە بەرهەم بهێنێت رووسیا بەتەما برنج زۆربی وڵاتان کاکیوە باس لەو کرد کە هەندێک وڵاتی ئاسایشی خۆراکی تێدا پارێزراو نیە توانین بزانینە و وڵاتانە بە دیاریکراوی کوێن توانین بڵین عێراق یەکێکە لە وڵاتانی کە ئاسایشی خۆراکی تێدا پارێزراو نیە من خۆم شارەزای منفەزەکانم یعنی ئاگادارم چۆن چۆنیە ئەو خۆراکی کێتە وڵاتی ئەمەوە چەند معمەلێکی بەسیتمان نەبێت کە ئەویش ئەو معمەلانە کە هاتوون هیچیان یعنی ئەوە نین کە بڵین بتوانێت بەرهەمێکی سەرسفرە بۆ بەرهەم بێنێت ئەوە کە هەمانە مەسەن معمەلێکی جبسە مەسەرەن کۆمەڵێک معمەلی ماسمان هەیە کۆمەڵە معمەلی ئامان هەیە نەخێر هەمووی خۆراکەکانمان لە وڵاتانی دراوسێەوە بۆ هەناردە ئەکرێت بەداخەوە کە ئێمە وڵاتێکمان هەیە وڵاتێکی کورت و کاڵیە ئەبێ کورت و کاڵمان پێشخین بۆ نمونە ئەگەر ئێمە ستێپ بای ستێپ ڕۆینە پێشەوە ئەگەر ئێمە وڵاتی خۆمان هەڵسین جوتیار هەان بدەین ئەرزەکەی ببوژێنێتەوە بە پیتی کاتەوە بۆ نمونە سەرچاوی ئاوەکانی بۆ زیاب بکەیت بۆ نمونە سایلۆکان دروست بکەیت بۆ نمونە پیشەسازی خۆراک بێنیتە ئەم وڵاتەوە ئێمە توانین زۆرش بکەین بۆ هەر زۆر بە سادەیی بڵین ئەگەر تۆ معمەلێکی ڕۆن لە شارە زوور دروست بکەیت یان لە ڕانی قڵازە و دەبەری ڕاپەڕین کە خۆشبەختانەی ساوان گوڵە بڕۆژەی بەراویشانێ سۆلالەیە گوڵە ڕۆژەوێنیت پێنج معمەلی تر دەبێت چوار معمەلی تر دەبێت بە معمەلی گوڵە بەڕۆژەکەەوە زەیدەکەوە معمەلێک دەبێت بۆ علەفی حیوان کە پرۆتینێکی زۆر برس لە پاشماوی گوڵ بڕۆژەکە دەرسەکەوێت نرخێکی زۆر خەیاڵ معمەلێکی دەبێت بۆ چی بۆ یاخ معمەلێک دەبێت بۆ سابوون معمەلێک دەبێت بۆ کرێمی جوانکاری ینی ئەمە چی بە تاڵەو نەهێشت ئێمە ئەگەر هەستین ئەم کۆمەڵە مەرحلانە پیشەسازی خۆراک بەرهەم بێنین ببوژێنینەوە کۆمەڵە مەعامل بێنین بە تاکید ئاسایشی خۆراکی خۆمان پارێزا بین ئەبین بە سەبەتەیەکی خۆراکیش بۆ عێراقیش باشە کاگی وا لێستا دەکە و هەنگاوانە نەندراوە ئەکرێ بڵین ئاسایشی خۆراکی عێراق و هەرێم لە مەترسیدایە وڵا بڵێم چی کاتێکە حەسارمان لەسەر بۆ ئابوووریەکەمان لەسەر بۆ زمان زۆر باشتر بوو لە ئێستاە هۆکارەوەیە کەیسە خەڵک هەمووی بۆ بەکارمەند هەموو بوو بە هەنی بەڕاستی بەتاڵێکی زۆر دروست بووە خەڵک ئیژ ناکاتەوە لادەکان چۆڵ بۆ لە باتەوەی کە بیبوژێنیتەوە لە باتەوەی کابرا بچێت ئەرزەکەی کا بە کورتتوکا کردی بە باخێک و ڤێلایەکی تا دروست کردەوەچێت یا ینی کاتێکی تر بەسەرەوە ینی لە باتی ئەوەی کە بچێت بیکا بە سەرچاوەیەکی ژیانی خۆی ئەویش عنی کۆمەرە هۆکاری هەیە کابرای لادەنیشیش نەحەقی نییە جادێکی 40 کیلۆمەتر بە 3 ساعات گاتە شوێنی دێکی خۆی و جادەی نەبێت یعنی کۆمەڵە خزمەتگوزاری سەرەتایی نەبێت ئەویش ناحەقی نیە و حەقی لە خۆشی ژیانی شارە و خزمەتگوزاری کاکی وەکاتە باست لەوە کرد کە لە لادێکان خەڵک زیاتر ڕوو لە شارەکانەکەن کاتە توانین بڵین بۆ چارەسەرکردنی و بارودۆخی کە هەیە بەتایبەت لە ئێستا لە هەرێمی کوردستان وەک پێشتیش ئاماژەم پێیەکە ئێمە وڵاتێکی ئەوەندەی بەکاربەرین ئەوەندە بەرهەمهێنەر نین گەڕانەوە بۆ لادێکان چارەسەرێک نابێت بۆ ئاسوەکو ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان توانێت زۆربەی و پێداویستانی کە لە خۆراکە هەیە پڕی بکاتەوە ئەوە هەنگاوی یەکەم بکە حکوومەتی هەرێم بینێت بڵێ لادێنشینەکان ئەوانەی کە ئەرزی کورتتوکاڵیان هەیە بگەڕێنەوە شوێنەکانی خۆتان بەس بە چۆنی ینی ئەیانیتەوە ئێوە بەبێ ئەوەی کە مەکتەبێکی تیا بەبێ ئەوەی کە نەخۆشخانەیەکی تیا بەبێ ئەوەی کە کۆمەڵێک شتی شتیانی سەرەتایی تیاابێ ئەنی بەڕاستی ئەبێ ئەبێ هەنگاوێکی دوور و درێژە دوورمەودا ئەبێت چۆن مەسەلەن چەند ساڵێکی پێویستە ئێمە بەرنامەیەکی 5 ساڵیە بۆ حکوومەتی هەرێم نازانین نەتیجەکەیمان نەبینین دوایە وەزارەتی کورتتوکاڵ بەرنامەیەکی 5 ساڵی هەبوو بۆ پوژانەوەی لادێکان بەس بەداخەوە
هیچ نەتیجەیەکی نایە بەدەستەوە کەس نایبینی ینی تۆ کا وڵاتێک نەتیجەکەی نەبینیت نازانم خۆشیان هیچ راپۆرتێکی لەسەر نەدراوە 5 ساڵ لەسەر یەک پارەیەکی خەیاڵی سەرکرا بۆ کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هیوا ساڵح محەممەد پسپۆری ئاسایش خۆراک گومێ دەکەین کە بژانەوەی کردی کوشتتوکاڵ هەروەک میوانەکەمان باسیێدا کە هۆکارێکی سەرکە بۆی کە ئاسایشی خۆراک نەکەوێتە مەترسیەوە ومێ دەکەین کردی کوشتتوکاڵ گرنگی زیاتری پێ بدرێت تاکو هەرێمی کوردستان لەوڕۆ پارێزراو بێت.